لێدوانەکانی ئەم دوایی بەشێک لە بەرپرسە باڵاکانی حزبە دەسەڵاتدارەکانی هەرێم نیگەرانی چاودێران و ڕۆشنبیرانی بەدوای خۆیدا هێنا و ڕایدەگەێنن. تەواوی ئەو هەڵمەتانەی لە میدیا سێبەر و فەرمیەکانی یەکێتی و پارتیەوە لە بەرامبەر یەک دەوروژێنرێت ئامانج لێی لەبیربردنەوەی گرفت و قەیرانە سەرەکیەکانی هاوڵاتیانە بەتایبەت لە سنووری پارێزگای سلێمانی. چاودێرێکی سیاسی ڕەتی دەکاتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی بڕیارێکی بەهێز و یەکجەمسەری بێت لە بەرامبەر پارتی و کشانەوەی لە حکومەت. بە دووری نازانێت تیمی یەکێتی لە حکومەت پابەندی بڕیاری سەرووی خۆی نەبێت بۆ کشانەوە بە ئامانجی دروستکردنی فشار لەسەر کابینەی نۆیەم. چونکە یەکێتی بەشدارە لە خێر و بێری ئەم وڵاتە و ئامادە نییە داهاتە ئاڵتونیە ڕەشەکە بۆ حزبە ڕکابەرەکەی جێبهێڵێت. یەکێک لە هەرە کێشە گەورەکانی هەرێمی کوردستان و ئەو نەهامەتیانەی لە هەرێمی کوردستانە دەسەڵاتی ئەم جوت حیزبەیە پێکەوە کە بە درێژایی 30 ساڵی ڕابردوو نایانتوانی ئیدارەیەکی سەرکەوتوو بۆ هەرێمی کوردستان دابین بکەن و جونگەکانی حکوومەتداری دروست بکەن و ئاسەواری دوو ئیدارەی نێڵن دوای و شەڕی ناوخۆ ڕوویدا. بەڵام بەداخەوە تا ئێستا دوو ئیدارەی ماوە ئەو هەم دوو حیزبارێکیان زۆنی خۆی هەیە و سنووری خۆی هەیە و دارایی خۆی هەیە. ئەمەش کارەساتەکەی بەسەر شارەکانی هەرێمی کوردستان هاتۆ ئێستا بە شاری سلێمانیەوە دیارە. خەڵکی سلێمانی چاوەڕێەوە لە هەرێمی کوردستانە لە خێروبێرەکانی هەرێم بەشدار بێ و تیا بژی و پێداویستەکانی وەدابین کرێ خەڵک موچەکەی وەرگێ بەبێ گوێدانە ئەوەی کە کێ حاکمە لە کوردستانە. بەڵام بەداخەوە ئێستا وای کردووە سلێمانی دوو جار بووەتە قوربانی هەموو کێشانەی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. سلێمانی بەشێکی بەرکەوتووە دوجاری سلێمانی بۆ خۆشی بەشێکی تری بەرکەوتووە و دەسەڵاتدارانی سلێمانیشکە یەکێتی نیشتیمانی نایانتوانێت چارەسەری و کێشانە بکەن. هەر کات پەیوەندیەکانی پارتی و یەکێتی لە ناو حکومەت گرچی تێکەوت بێت ئەوە ڕاستەوخۆ کاریگەرێ نەرێنەکانی ئەو پەیوەندیە بەسەر هاوڵاتیانی هەرێم و بەتایبەت سنووری سلێمانیەوە ڕەنگی داوەتەوە. بە چەشنێک جمبوجوڵی بازاڕ و ئابووری بەهۆی ناجێگی دۆخی سیاسیەکەوە تووشی شڵەژان دەبێت و ئاسایشی کۆمەڵایەتی دەکەوێتە مەترسیەوە. بەداخەوە کوردستان هەرچی لێ ببڕێ تەسریح و شەڕی ئەلامی لێ نابڕێ کە لە نەتیجەیە کاردانەوەی خراپی هەیە. بۆی ئەکرێ ئەم جۆرە تەسریحانی ئەوەی دوێنێ بلاسخار کە جەنابەت باسکرێکرا لە کوبنەوەکانە بوترایە مەسەلەن ئەکرا لە شوێنی خۆیان قسانە بەرامبەر بکرێ. حکمەتی هێنانە دەرەوەی قسە لە نێو کۆبنەوەکان و دواتر بڵاو پێکردنی لە ئیعلام و بە زۆر بازاڕیانە و زۆر شعبەویانە بەگوێی خەڵکدا لە ڕاستیە هیچ حکمەتێکی نییە جگە لە تێکدانی شیرازی مجتەمع نەبێ. بۆیە جارێکتر تاکی دەکەمەوە تەسریحانە خراپن حەقوایە سیاسیەکان بەسە ئیتریانی سیاست ئەکەن ململانی ئەکەن شەڕیەک ئەکەن چی ئەکەن لە ژوورە داخراوەکان و لە کۆبوونەوە و لە دانیشتنە تایبەتەکانی خۆیانە بیکەن و ئەمانە نهێنن بە شەخام و بە خەڵکی بفرۆشنەوە. لەگەڵ یەکگرتنەوەی کابینەی حکومەت لە ساڵی 2005ەوە پارتی و یەکێتی درێغیان لە سزادانی سلێمانی نەکردووە و بەردەوام بە کوشتنی ڕۆڵەکانی شار لە کاتی خۆپیشاندانەکان و نانبڕاوکردنی دەیان کەسی ناڕازی و بە سەربازگەکردنی شەقامەکانی وەڵامی داوای هاوڵاتیانی سلێمانیان داوەتەوە و لە ئێستاشدا لە ڕێگەی دواخستنی موچە و ڕاگررتنی هەموو پرۆژە خزمەتگوزاریەکان جارێک کوچە و کۆڵانەکانی پردەکەن لە خاشاک و جارێکیش خانەنشین و موچەخۆرەکانی لە پاڵەپەستۆی سەرەی وەرگرتنی موچەدا دەمرن. ئەمە دۆخی شارە حەیاتەکەیە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.